زیاتر لە 6 ساڵە میوزیک بووەتە هاوڕێی سەرەکی ژیانی ڕۆژانەی و دەست و پەنجە لەگەڵ ئاواز و میوزیک نەرم دەکات. هەک بە هونەریەکەی کردوویەتی ئەستێرەیەکی دیاری مۆسیقای کوردی. مامۆستا ئەنوەر قەرەداغی یەکێکە لە مۆسیقارە دیارەکانی کوردستان و خاوەنی هەزاران ئاواز و بەرهەمی هونەریە. لە گۆشەیەکی ماڵەکەیدا ستۆدیۆیەکی دروست کردووە بۆ تۆمارکردنی بەرهەمەکانی. من ناوم محەممەد ئەنوەر عومەر محەممەد قەرەداغی ناوی ڕسمیم، بەڵام نازناوی هونەریم ئەنوەر قەرەداغیە. 23 دوای 1946 لە شاری هەڵەبجەی شەهید لەدایک بووم. تا سەرەتایی مناڵیمە بیرمە خستمە حوزەی فەقیهان، دوایی کە خستیانە مەکتەب تا پۆلیسێ لە هەڵەبجە بووین، لە دوایتر هاتیێنە سلێمانی دانیشتین، درم لە شاری سلێمانی تەواو کرد، لە قۆناغەکانە قۆناغی متەوەستە و خانی مامۆستایان تەواو کرد، هەر لە قوتابخانەی مامۆستایانەوە دەستم کرد بە کاری هونەری واتە لە ساڵی 1960ەوە. پاش 2 ساڵ دەقڵ کرامە بۆ ناو شاری سلێمانی بۆ چارەکی قوتابخانەکان، لەوێ وەکو سەرپەرشتیاری مۆسیک لە مەکتەبەکانە کەوا پرۆڤم پێ کرد و تاقمی سرودم لێ دروستەکردن. دواتر ساڵی 1970 گوێزرامەوە بۆ زانکۆی سلێمانی، لێ لە بەشی چالاکی هونەری بەرپرسی بەشی مۆسیقا بووم. لەوێ 23/5/1960 تیپی سلێمانی، تیپی مۆسیقای سلێمانیمان دروست کرد لە شاری سلێمانی و تا ئیسەش بەردەوامین. جوانترین بەرهەممان پێشکەش بە کۆمەڵگای کوردەواری کرد کەوا بۆ نوبەرامێکی کوردی تیا بێت، کەوا خەڵک هەست بکات کە کورد میلۆدی جوانی هەیە ئەگەر مامەڵەی لەگەڵا بکرێت. لە دوای ڕاپەڕینیش توانیمان گروپێکی ژانی سلێمانی دروستکەین، ئۆرکێسترای سلێمانی دروستکەین. بەردەوام لە ئیشکردن لە سودەکەی خۆم بەتابەتی زیاتر بەرنامەی باشم هەیە بۆی کەوا احتیمادم لەسەر خۆم بێ زیاتر. تەنها من ڕەنگە احتیمادم لەسەر گۆرانی بێژەکان یاخود کۆرسێک بێ کە لە 1-2 کەس پێکات بن، ئەویش تر هەموو شتەکان خۆمێکم و ئیشی جوانیش دەتوان دروستکەین. لێرە زۆر کە زیاتر لەم ئیشەکانی بۆ جێبەجێەکەم و ئەنجامی دەم و هاوکاریشیانەکەم نەکارەوە بڵێم بە مقابلی شتێک وەکو خۆشەویستیم بۆ هونەرەکە ئیشەکەیان بۆ تەواوکەم و ئەنجامی دەم. سودەکەی خۆم زۆرترین کاتی خۆم لێرە بم بەسەر خۆشین جێگەی لام، لێرە پەیوەندیم لەگەڵ هەموو دنیا هەیە. بەڕاستی ئیشی جوان هەیە، بەڵام ئیشە جوانەکە زۆر کەمترە لەوەی کەوا ئەیبینین لەو لێشاوی هەیە. خەتاکەش خەلای هەموو میدیاکانە، رادیۆیان و ئەم کەناڵانە ئەبێ بەرنامەیان پڕکەنەوە، لەبەرەوە هەرچیکیان بۆ بێ ئەیخەن ناو بەرنامەوە، ئیتر سێیەوە ناکەن ئایا ئەمە کێیە، ئایا ئەمە باگراوندی چییە، ئایا ئەمە چەند توانای هەیە، ئایا ئەمە چەند ێزانە قسە بکە کە قسەی شێگەڵاکە وەڵام من ئەمێ بەرنامە پڕکەمەوە، کاتەکەم پڕکەم با 24 ساعت نەبێت 12 ساعت بێ، با 12 نەبێت 6 ساعت بێ، بەڵام شتێکی بە پێز بە میلەتەکە. من دەستم لە دەسەڵات شتووە و هەموو ناوێک ئەهێنن گۆرانی بێژێکەکەین لە لوبنانەوە هەزارها تاجرێک مەلاین دۆلار کۆ کاتۆ لە سەرهێنانی ئەم هونەرمەندە وڵا ئەمە هونەر تەقدیمەکات چی شەڵە گۆرانی عەربی هەڵەیە گۆرانی سەقەتەڵێ کوردی هەڵەیە ئەگەر بیڵێ یانێڵێ، بەڵام نان هونەرمەندێکی جوان هونەرمەندێکی باش
گروپێکی باش لەم کوردستانی بێن کۆنسرتێکی جوان بکرێت بۆ نوعی و خەڵکە ئاوها هێن بۆ ئەو جۆرە گۆرانی بێژانە بۆ ئەمانی کە ئاوا بیهێنە چونکەمە شتی خۆمانەیە خەیری نییە. ئەم سوپاس و پێزانینەش سەرەتا لە سێ مامۆستای گەورەوە دەست پێ دەکات کە دامەزرێنەری بەشی میوزیکی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانین، ئەوانەش مامۆستا ئەنوەر قەرەداغی و بێگومان دامەزرانی بەشی مۆسیقە لە پەیمانگای هونەرە جوانەکان بە سەردەمێکی زۆر سەختە ڕۆشت، بەڵام بڕوام بەوە بوو من هەموو شتێک ئەگەر لە خۆتۆ دەست پێکەی بێ لە بزماردا کوتینەکە دەست پێ بکەی تاکۆی کەی بە خەرنێکی گەورە. ئەمڕۆ الحەمدوللا ئەو خانۆ گەورەیە بینین لەگەڵ ئەو هەموو ناڕەحەتی و نەهامەتی کە دیمان دڵخۆشم چاوم گەشە بێتەوە کە ئەو خوێندکارانەی بینم لەسەر شانۆ بۆ توانە جوانانەوە ینی فەوزایەکە ژین ئەو فەوزایە سەری لە جیلی داهاتوو شێواندووە زۆر. من خۆشبەختم باوی کە جیلی خۆمان جیلێکی شتێکمان تەقدیم کرد بۆ کۆمەلگا، بەڵام بەزەین بە جیلی داهاتوایەتەوە. ئەزانم هیچ چەمپیۆن نامێنێ بۆی کەوا تەقدیمی ئەمە کۆمەلگایی بکەن، خەتاکە سێ تەرەفیە، تەرەفێک حکوومەتە، تەرەفێ هونەرمەندەکە خۆیەتی، تەرەفێ کۆمەلگایە. ئەوەی کۆمەلگایە گوێ لە هەموو شتێکە گرێ بە داخەوە، نازانین چاک و خراپەکان لە یەکجیاکاتەوە. ئەوەی هونەرمەندەکەی سەر بە هەموو کنوکە لەبەرێکاکە بە هەموو وەسیلێک ئەگا بۆ مەبەستێکی خۆی ئەوێت، بەڵام مەبەستێکە هیچ ناخنێکی یاخود ناوەڕۆکێکی جوانیانەیە بۆ ئەم کۆمەلگابی خات سەردەپی دەستی بۆیان. بەشی سێم حکوومەتەکە ناتوانێت متابعی ئەم شتانە بکات و بتوانێت هاوکاری کام فەنان پێڵن فەنانی ڕەسەن دەسەڵاتیان باتێ بۆی ئیشەکانیان بەرجەستە بکەن. ئێستاش هەڵکشانی تەمەن مامۆستا ئەنوەر قەرەداغی دوور نەخستوێتەوە لە مۆسیقا و ئاوازی کوردی، بەڵکو بۆ بەرهەمانەی بەخشیویەتە کاروانی میوزیک و ئاواز مۆرکی خۆی لە هونەری کوردی داوە. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.